سڵاوتان لێبێت ئازیزان، من پارێزەر متەنە چاوشلی خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتانم. سڵاوتان لێبێت ئازیزان، خۆشحاڵم کە لە تەوەری ئەمجارەی پرۆگرامی ڕێبەری یاسا تایبەت بە بابەتی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن لەگەڵتانم. لەم بارەیەوە میوانداری بەڕێز کاک سیروانگەردیمان کردووە، سەرپەرشتیاری تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان تایبەت بە پرسی گەنج. کاک سیروان زۆر بەخێربێی، سپاس بۆ کات بەخشینت. زۆر سپاس. پێم خۆشە هەر لە سەرتاوە بۆی دەست پێ بکەین، ئایا گەنجانی ئێمە لە چ قۆناغێکی بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردنن؟ زۆر سپاس بۆ کەناوە دیمە، سپاس بۆ جەناب. بژی سپاس. تەکنەلۆژیا لە ئێمە لە ساڵی 2000 دوای ڕوخانی ڕژێمی سەدا لە 2023 ئێمە توانیمانە تێکەڵی بەو جیهانی بوون و عەولەمە ببین. پێشتر ئەگەر ئێمە چاوەڕێمان کرد بە پێشکەوتنەکان ببین دەبوایە لە زۆربەی وڵاتەکانی ناوچەکە بێ اینجا دەگەی شەهرەی کوردستان، بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر کاتی پێشوی بگاتە دووبەی دەگاتە هەولێر، ینی ئەو پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئەوانە، ینی ئەم موبایلەی کە ڕۆژانە دەگاتە دەست خەڵک لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئاپڵ، ئەو کاتی کە خەڵک لە ئەمریکا هێشتا وەری نەگرتێ لە کوردستان بەشێکی وەرگیرا و خەڵک لێرە سڕێ بەگرتو وەری گرتووە. واتە تەکنەلۆژیا ئێمە توانیمانە لە ئاستی ئەو وڵاتانی کە لە ڕووی سیاست و اقتصاد و ئەوانە وڵاتی نامین، بەڵام ئێمە لە ڕووی تەکنەلۆژیا و بەجیهانی بوون بتوانێ وڵاتێکی دەرەجەیەکەکان بین بۆ وەرگرتنی ئەم بابەتانە. بەڵام ئێمە لەکوێ بەکارهێنانی تەکنەلۆژیان ئەمە پرسیارە جەوهریەکەیە، چونکە تەکنەلۆژیا چەند جەمسەرێکی هەیە، یەکێکیان ڕووی یاساییە، یەکێکیان ڕووی اقتصادیە، یەکێکیان ڕووی کۆمەڵایەتیە. لەمانەدا لە چین ئەمانە کۆمەڵێک خاڵی گرنگن کە لە داهاتوودا بچینە خەڵکانێکی تر بەشی لە یاسایی ئەوانە بین قسە لەسەر پرسە بکەن. بەڵام گەنجانی ئێمە لە ڕووی سۆشیال میدیاوە لە ئاستی وڵاتانی پێشکەوتوی دنیان لە ڕووی وەرگرتن، بەڵام لە ڕووی بەکارهێنان و سوود وەرگرتن ئەم پرسیارە دەڕامان دەکێشی بۆ ناو خاڵێکە قەیرانەکان، ڕوبەڕووی کێشەکان، تاوانە گەورەکانی ناو سۆشیال میدیا، کوشتنی ئافرەت، هەموو ئەو پرسە لەکوێ دروست دەبێ لە بابەتی سۆشیال میدیاوە دروست دەبێ. بۆیە لە ڕووی بەکارهێنان ئێمە لە دەرەجەیەکی وڵاتەکانین وەرگرتن، بەڵام لە ڕووی بەکارهێنانی یاسایی و تەندروستەوە دەتوانین بڵم لە وڵاتانین کە لە خراپترینەکانی زۆر جار بووەتە هۆی کوشتن بەکارهێنانی سۆشیال میدیا. بەڵێ ینی زۆر کات سۆشیال میدیامە دەبینین لە دەرەنجامدا کوشتنی دەکەوێتەوە لە کاتی ساڵی 2021 لە ئاماڵی ساڵی 2020 ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان 8500 تەلاق بووە. لە ساڵکارەکەی بۆ سۆشیال میدیا دەگەڕێتەوە بەشێکی بەڵێ سامپڵە گەورەگری لە ساڵی 2021 دەبێت بە 11000 لەو ئامارانەکەم خۆم چون بەشێکیان لە ناو دادگاش ئامادە بوومە. ڕێژەی خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا یەکێکە لە هۆکارەکان، ڕێژەی تێکنەگەیشتنە سۆشیال میدیاکە لە هۆکارەکان، یعنی ئەو ئالوودەبوونەی سۆشیال میدیا وای کردووە بەشێکی زۆر لە ئەو تەلاقانە بگەڕێتەوە بۆ بابەتی سۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی. دەستەکان خۆشبی، ئایا گەنجی ئێمە توانی یانە سەکۆی سۆشیال میدیا بەکاربین بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا سوودمەند بێت بۆ وەرگرتن یاخود دۆزینەوەی هەلی کار لە ناو کۆمەڵگەکەمان؟ ئایا ئێمە ئێستا سێ جۆرە بێکاریمانێ لە هەرێمی کوردستان. بێکارێکمانەیە شەهادەی هەیە، تواناشی هەیە، بەڵام کاری دەست ناکەوێت. بێکارێکمان هەیە بەڵێ شەهادەی نییە، تواناشێکی توانای هێزی جەستەی هەیە، توانایەکی بڵێن سکێڵێکی باشی نییە لە ئیشکردن، بەڵێ ئەمان لە شەقامەکان دەوەستن بەیانیان و ئێواران کرێکاری بکەن، ئەوەش بێکاریە. بێکارێکی ترمان هەیە لە حکوومەتە، لە تۆ بۆ نمونە ئێمە 1,238,000 مۆزەفمانەیە، فەرمانبەرمانیانی عەفوەن نابالێ ناوی لێ بنێن موچەخۆرمانەیە، بەڵێ کەتیمە بە خۆمان پێویستمان بە 500,000 کەسە، واتە 700,000 بەتاڵە مقەنەعەیە. لە ژوورێکی پێویستمان بە 3 کەسە کار بکە 8 کەس کار دەکا. ئەمە پێوان دەڵێت ئێمەش بێکاریە، بەڵام بێکارێکی بە موچە. بەڵام کەتی بازار پێویستی بۆ نییە، بازار پێویستی بە گرافیکە، پێویستی بە دیزاینە، پێویستی بە ساڵۆنە، پێویستی بە دیزاینی خواردنە، چێژلێنەرە. بێزەحمەت ئەمانە لەکوێ ناو زانکۆکان و پەیمانکانی ئێمە نییە. ئێکاکە ئێستا گرافیک دوسێ کەناڵی خۆما وەکو سامپڵ وەرمانگرتێ لە هەولێر، دوو کەناڵی گەورەی کوردستانن، 13 مۆزەفیانی هەر 13 مۆزەف مانگی بە 6 وەرەقە موچەخۆرن لە پاکستان هاتون دیزاین و گرافیکیان بۆ دەکەن. بۆ تەنها لە کوردستان پسپۆرێ گەورەکە نییە کەوایە هەلی کار بەکاردێ. ئێمە دەتوانین سۆشیال میدیا بکەینێ بەشێکی کاریگەر لە چی لە بەکارهێن ینی لە دۆزینەوەی هەلی کارەکە. خەڵکمان هەیە، ئەمن ئافرەت خانم دەناسم، گەنج دەناسم،
لە ڕێگای کچێکمان هەیە ناوی دێکانە لە یەکێک لە گوندەکانی منتیقی هەڵەبجەیە لەگەم سپیکەر بوو لە تێدێکس بێکۆ قسەمان دەکە کچێکە زانکۆی تاواکرێ گەڕایەوە گوندی بەرهەمی خۆماڵی گوندی دروست دەکا و بە ڕێگای سوۆشیال میدیا بە جیهان و بە خەڵک دەناسێنی ئەمە پێمان دەڵێ چی واتە سوۆشیال میدیا کردێت سەوکەیەک بۆ دۆزینەوەی هەلیکە خەڵکێکمان هەیە لە ڕێگای تیکتۆک و لە ڕێگای ئەو عالەمیانی شتێنی کە خەڵک زۆر بینەری دەبێت سوۆشیال میدیای کردوتە بەشێکی گرنگ لە بابەتەکانی خۆی هونەرمانمانەیە دیناری نییە بەڵام لەو لای بانای هونەرمەند دەفی زەردی دێنم کەتی هەموو جارێک کلیپێک دەکات لە سوۆشیال میدیا لە یوتیوبەکەی خۆیدای دێنێ 8 ملیۆن لە 9 ملیۆن بینەری دەبێ ئێمە ئەو ڕاکێشانی بزنسەکە ڕاکێشانی بزنسە لە ڕێی سوۆشیال میدیا ینی خەڵکێک ئێمە هونەر چکە لە ژیانی خۆماندا سوۆشیال میدیا وەرزش ڕێکخراوەیی میدیاکاری ئەگەر لە بابەتی جەمسەری بزنسەوە تەمەشات نەکرد ئەم کەسە سەرکەوتوو نابی بۆ دەڵێن ئەم گەنجە لەم کەناڵە بوو چۆ ئەم کەناڵە 8,000 دلاریاندای پێشترێ 3,000 وەردەگرت چۆن دەبێ ئەم کەسە بستەوە کەناڵی ئافرین ئەو کەسە ئافرین بزنس دەکا ئافرین یاریزانێک یانەی لە نادی ئەربیل یاریەکە بە 3 ملیۆن دینار نادیەکی زەورای عێراقی دێن 10 ملیۆن دێنێ بابچی یاری بکە ژیان بزنسە ئەگەر لە ڕووی جەمسەریەوە وەلا شتێکی ترە نیشتیمانی و خاچی و دڵسۆزی ئەمە پرسێکی ترە سیاست و وەڵام من لە حیزبی فڵانم نابی بچمە حیزبی فڵان چۆ کەناڵەکە ئیفلانە ئەوە گوزەشت ئەمڕۆ سەردەمەکە نەخش ئەوەیە چێ دەتوانی ببێت بە یەکێک لە باشترین پێشکەشکارەکان ببێ بە یەکێک لە باشترین دەرهێنەرەکان ببێ بە یەکێک لە باشترین هونەرمەند و وەرشوانەکان بۆیە هەموو ئەوانە ڕەبتی بە بزنس وەیە ئەگە توانیت سوۆشیال میدیات بەکارهێنا ئەوە بۆ پۆبجی چۆن دروست دەبێت پۆبجی کەسێک دروستی دەکە کە یاخی بۆ لە هەم ژیانی خێزانی هاوڕێی کە سوکاری هەموو لێدا دەبڕێن لە پێناوە کەسە تووشی ئالوودەبوون بۆ لە ماڵەوە خەریکی یاری ئاتاریە وای لێ دەکەن لە هەموو یاریەکان شکست دێنێ بیر دەکاتەوە هیوایەتی فیلم بووە فیلم لە ماڵەوە فیلمان تەمەشا بکە کە شەڕی تێدایە بۆی ئەمە دەگوازێتەوە بۆ چێ دەرێ بۆ نەکەم ئەو فیلمە بێخمە ناو یاریەک ئەمە کە دەتوانێت لە ڕێی سوۆشیال میدیا هەلیکارەکە 2 ملیۆن دلار لە کۆمپانیایکی سینی وەردەگری بەرامبەر پۆبجیە وەری دەگرێت کەتی خەڵکیش پێمان دەڵێ پۆبجی کات بەسەر بردنە بۆ نمونە گەنجی ئێمە وێران کرد بەڵێ بەڵام هیچ کاتێک یاریکردن خراپ نییە بەڵام هەر شتێک نەک یاریکردن یان پۆبجی یان ئاتاریان وەرزش هەر شتێک لە عەدی خۆی زیاتر خواردنیش زیاتر کار پێکرد خراپە بۆیە پۆبجیش یاریەکە دەتوانی سوودی لێ ببینی کەسێک سوودی لێ بینیە کەسێکی تر لە سوۆشیال میدیا کارێک دەکات سوودی لێ بینیە دەزانی بە خەڵک دەناسێت ئەمرازێکی گرنگە بۆ دۆزینەوەی هەلیکار زۆر ئەساسە یعنی ئێستا بۆ زانیاری تا من زۆر کات ئەگەر بموێ ماوەیەک دەرنەکەوم لە ینی لە کۆمەڵگا ون ببم سەکۆی سوۆشیال میدیا بەگشتی دەکەمە سەکۆی یەکی لە کەناڵەکان کام کەناڵ زۆرترین بینەری کە دەزانم لە یەک قسەکردنی منە بچێن لێک کاتە 150,000 بینەری کەناڵەکە دژی ئەوەشە کە من ئیتیمایم بۆ هەیە بەڵام بەچم بۆ چکە من دەمێت پامێک بگەێنم پێیان بڵێ من زیندوم بۆیە هەموو ئەوانەی کە بەکاری دێنین دەتوانین لە ڕووی بزنسەوە سوودێکی زۆر بگەێنین کاکسم دەست خۆش بی من وەکو یاسا ناسک پێم خۆشە ئەو ڕێیە لێرە بدەم زۆربەی ئەمە ڕۆژانە لەناو کەیسەکانی هاوڵاتیانی چ لە دادگا چ لە دەرەوەی دادگا زۆر جار لەم بابەتەی خۆمان کە بەکارهێنانی ئەمریکای پەیوەندیکردنە ئافرەت بووەتە ئامرازێک کە بووەتە قوربانی لە سەری دەکەوتەوە زیاتر لە ڕەگەزی پیاو تێڕوانینی بەڕێستان چییە لەو بابەتە لە کۆمەلگا وڵاتانی نامی کە لە بابەتی پەیوەندی و دەوڵەت پێ وڵاتانی نامی ئەوانی کە وڵاتانی سێمن لە بینی وڵاتانی دواکەوت و وڵاتانی پێشکەوت و وڵاتانی سێمەیە کە ئێمەمانانی بەڵێ ئێمە تا ئێستاش ینی بەڵام بەراورد بە ساڵ 2005 کە ئێمە ئیشی ڕێکخراوەیمان دەکرد دەبای لە خوشتی خۆمان و خێزانی خۆمان دەست پێ بکەین بۆیان بینێ ناو بابەتی کارکردنی کۆمکرانەوەی کۆمەڵگا بەڵێ بەداخەوەی ئێمە نەمانتوانی ینی لە بابەتی سوۆشیال میدیا ئافرەت نەبێتە بەکارهێنەری ینی ئافرەت دەبێتە خراوەی بەو دیوەی کە پێ دەڵێن قوربانی دەریەکە ڕاستە چۆن لە بابەتی ناموس و بابەتی ئەمانە ئافرەت قوربانی دەریەکەمە پیا و زۆر کاتی بە پاڵەوانی لێ دەرەچی ئێمەمانە نامو ئەوە دەرەچین زۆر کاتێ لە بابەتی سوۆشیال میدیاشە ئافرەت قوربانی دەریەکەمە پیا و بۆی دەمینێتەوە ئافرەتە پیاوە هەڕەشە دەکات بەڵام لەو ڕوو ڕۆژێن بینیمان هەندێک ئافرەتیش گیرا بوون لە سوۆشیال میدیایە دەڵێن ئەمانە هەڕەشەیان کردووە لە خەڵکووانە بۆی دەستگیر کراوە ئەمانە پێمان دەڵێ ئەو دیوەیە کە ئافرەت بەڕاستی قوربانی دەریەکەم وە لە بابەتی ئەو پرسەی کە پێمان دەڵێ پرسی
خراپ بەکارانانی تەکنۆلۆژیا ڕاستە بۆیە ئەو هۆکارانەی کە پێمان دەڵێن لەکوێ ئافرەت قوربانی دەری یەکەم بوونە لە هەرێمی کوردستان ئامارەکان پێ دەڵێن ئاماری کوشتن ئەگەر ئافرەت قوربانی دەری یەکتر نەبێ بەڕێوەبەرایەتون توێژی ئافرەتان ناکرێتەوە ئەگەر ئافرەت قوربانی دەری یەکتر نەبێ سەدان ڕێکخرا و دیان ڕێکخراوی ئافرەتان دروست نابێ دەزانین ئێستا ئێمە نزیکەی 6,000 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان لە هەرێمی کوردستانەیە دەزانی ئێمە نزیکەی 7,000 ڕۆژنامە نووسمان لە هەرێمی کوردستانەیە دەزانی ئێمە 250 سندیکا و کۆمەڵە وێچێتیمان لە هەرێمی کوردستانەیە ئەمانە چیمان پێ دەڵێ ئێمە لە مانگی ینی 4 ئەم ساڵ لە تێدێکسا جەنابی سەرۆکی حکوومەتمان بانگێشت کرد کە بێ قسەمان لەگەڵ کە دانیشێ ینی ئەمانە پێمان دەڵێ بۆچی دێ زۆر کاتی جەخت لە بابەتی ئافرەت دەکاتەوە کاریگەری ئافرەت تێدێکس نیشتیمان کە مەساڵانە دەیکەین بۆ دەیکەین دەزانی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ئاواتە خواست بین ڕۆڵی ئافرەت لە جگە لە مێینەکەی پێگەی خۆی هەبێ توانا و سکێڵی خۆی بڕیا لە سەشتەکە بدا نەک ئافرەت ئێمە پێشتر دەماوت بە ئافرەتێک زیاد بێ لە بەخاتری ئەوەی ئافرەت بینینە پێش ئێستا ئەو ڕۆژە ڕۆیشت سەتاسی ئافرەتان لە پەرلەمانمانەیە سەتاسی ئافرەتان لە حیزبەکانمانەی خەڵکی دێنینە پێش ئێستا کاتی ئەوێ سکێڵی ئافرەت توانای ئافرەت چی دەکا توانای ئافرەت چییە دەزانی ئێستا لە هەموو هەرێمی کوردستان یەکەم ئافرەتە لە ناو حزبێکی سیاسی وەکو پارتی دەگاتە ئەندامی مەکتەبی سیاسی کە بڕیادەری سەرەکی دەبێ ئەمەش ڕاستەخۆ بەشەکەی وەکو ئەندامی مەکتەبی سیاسی نییە ڕاستەخۆ سەر بە سەرۆکی حزب چییە ئەمە پێمان دەڵێ چی سکێڵی ئافرەت ڕۆڵ دەبینێ لە بڕیاردانی ئافرەت بۆیە ئیتر دەبی ئەمە گۆڕانی بەسەدا بین ئیتر لە باتی ئافرەت ببێتە قوربانی دەر ئافرەت قوربانی خۆی قوربانی بێ لە پێناو دەستکەوت و پێشکەوتنەکانی خۆیە لەگە ئافرەت خۆی قوربانیدا دەتوانی ئەو گۆڕانکاریانی کە هەیە بیگۆڕی ئەگەر نا کاتە لە دەست ئافرەتەکەی کە چۆن بتوانێت خۆی نەکاتە قوربانی ئەو بەشە ئافرەتێک ناکرێت لە سۆشیال میدیا هەرچەند دۆستم بێ ئەخە کاکە تۆ وازەوەی بینە ئافرەتێک لە سۆشیال میدیا لە سناپە ڕسمێکی خۆی بۆ من ئەنێری ئەتوازەوەی بینە من کاسێکی متمانە پێکراوە دەم بە سەرچاو بەڵام چێ متمانەوە دەکەم سۆشیال میدیا پارێزراوە لە دەست خەڵکەشکە نییە دەزانی ئێستا خەڵکە بۆ ینی بینیشتان لە چەند ڕۆژی ڕابردوو ماوەی ڕابردووە خەڵکانێک ئافرەتەکان بە گریانەوە جنیویان بە خۆیان دەدا لە پێنەوەی کەسێک ڕقابەیە قسە سۆشیال میدیاکەی ئەوە بۆیە مانەوەی ئافرەت دەزانی پیاویش لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا ئەمە وەکو ئامارێک بۆ ئەوە بێ کە ئامارەکە خراپە 8 کەس لە هەولێر خۆی کوشتووە لەسەر ئەوەی سۆشیال میدیای خراپ بەکارێنەوە پیاو ئافرەت نا پیاو کە عنوانیان دارە کە کەسایەتی دیارن گەیشتوتە حەدیوەی کە خۆی کوشتووە لە بەرامبەر بەکارهێنانی ئامێری پەیوەندیکردن لە پێنا ئەوەی جەستەی خۆی بەکارهێناوە لە سۆشیال میدیایە هەموو ئینسانێک مافی ئەوەی هەیە هەڵە بکە بەڵام ئافری لۆ کەسەی لە هەڵەکەی پەشیمان نابێتەوە دەیکاتە دەرسێک بێ خۆی با پەشمان نەبێتەوە بەڵام بیکاتە وانەیەک بۆ ژیانی خۆی ئێمە خۆی پێدەکوژێ هەڵک دەکا لە پاش هەڵەکەی خۆی دەکوژێت لە دەرەنجامی ئەو هەڵەی کە ئەمە تەنها ئافرەتنا پیاوەکانیشمان بۆیە کەوتە پیاومان هەیە بوویتە قوربانی لەسەرم بەرپرسەکانمان بووینە قوربانی کاکە با بەڕوونتر بڵێم چەندین بەرپرسمان قوربانی دەری سۆشیال میدیان ئێستا ڕیسوا بوون لە ناو خەڵکە ڕیسوا بوون لە ناو میدیایە ڕیسوا بوون ناو حیزبە سیاسەکانی خۆیانە ئەم بابەتانە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ بەڵێ هەمومان بووینە بەشێک لەوەی قوربانی سۆشیال میدیا چکە بەخراپ بەکارمێنێنە ئێمە یاسایەکمان لە ماوەی ئەمڕۆ لەگەر پێشێ بیمە دیداری جەنابەت لە دیداری میتینگێکی کۆبنەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو لەسەر کۆمەڵێک بابەت قسەمان دەکرد یەک لە بابەتەکان بابەتی پرۆژە یاسایەکمان لە پەرلەمان بوو پرۆژە یاسای ڕێخستنەوەی سۆشیال میدیا کاکە ناکرێتەوە لە سۆشیال میدیا لە ماڵی خۆ دانیشتووی چ بوختانێکی پێت دەکا کیز یاسایەکی نەڕوبەڕوود بێتەوە هیچ کەسێک نەڕوبەڕوود بێتەوە ئێستا کەناڵی دیمەنەگە بەیانی ڕخنێ قسێک لەسەم بکات توان شکایەتی بکەم کەناڵێکی قانونی یاسایە لە هەرێمی کوردستان بەڵام سۆشیال میدیا چییە موبایلێکی پێ هەر نازانی کوێیە نەڕقە موبایل هەیە ماسنجەرێکی هەیە کەچی نزیکەی 100,000 لە 150,000 ڤیوانەیە 18 کەناڵمان هەیە لە سۆشیال میدیایە لە ڕێی پەیجەکانەوە بەستێت بەڵێ لە ڕێگای سۆشیال میدیاوە بۆیە ئەمانە پێمان دەڵێ کە بەڕاستی دەبێت ئیتر لەمە دووە یاسای ڕێخستنی سۆشیال میدیا ڕێک بخرێتەوە لەگەڵ یاسای سندیکای ڕۆژنامەنووسان و لەگەڵ یاسای توندوتیژی ئافرەتان و بەڵام بەداخەوە کۆمەلگاکەی ئێمە زۆر کات قوربانی دەستی سیاسەتە باسی بابەتی جێندەر دەکەین وا دەزانی ئیتر باسی کۆمەڵشتی خراپمان کردێت کاکە بابەتەکە بابەتێکی عالەمیە بۆیە هەمووانە تێکەڵ دەکرێت بەچی بە هۆشیاری کۆمەلگا ئەم بەرنامەی جەنابەت و دەیان بەرنامەی تێدەبێتەوە کارێک بۆی کۆمەلگا هۆشیار بێتەوە لە ماف و ئازادی و خۆی بەرامبەرەکەشی تێ بگە
زۆر سپاس بۆ کات بەخشین سپاس بۆ زانیارەکان کاکسیروان هەربژی زۆر سپاس خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی بڕگەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە پرسی گەنج لەگەڵ ئوستازی بەڕێز کاکسیروانگردی. ئامێرە ئەلکترۆنیەکان بەو شێوازەی کە بەکارهێنراون بۆ ئەو میکانیزمەی کە بەکارهێنراون بەکار نایەتەوە وەکو خۆی بەتایبەتی لە کۆمەڵگای ئێمە دایم ئاراستەیەکی هەڵی وەرگرتووە لە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بۆ نمونە چەندەها کێشەی کۆمەڵایەتی لە ڕێگەی ئەو ئامێرە ئەلکترۆنیانەوە بەکار با بڵێن دروست بووە بۆ نمونە هەڕەشەکردنێک تەلەفۆنکردنێک وێنەی ئافرەتێک وێنەی کەسێک بۆتە هۆکارەوەی کە کێشەیەکی کۆمەڵایەتی گەورە کە قوربانی گەورەی تیا لێ بکەوێتەوە لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە دروست بووە باشە هەنێک کات بۆ نمونە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لە ئەو مستەوایە نەبووە کە هەیەی لە کۆمەلگایە باشە لە هەموو دنیاە ئامێرە ئەلکترۆنیەکان کار ئاسانی بۆ مرۆڤەکە ئاریشەی بۆ دروست ناکە بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمە هەمیشە ئامێرە ئەلکترۆنیەکان هۆکارێک بوونە بۆ هاتنە دواوەی کۆمەلگا بۆ نمونە کەسێک ڤای نەکات یان ئێوە ئاکتینگی سۆشیال میدیاکە خۆیەکا بە ئەکتەرێک ئاراستەیەکی خراپ وەرەگرێ بە جنێودان بە دروستکردنی کێشە بە دروستکردنی ڕێڕەوێک بۆ لادانی تاک باشە کەواتە لێرە ئامێرە ئەلکترۆنیەکان هاوکار نەبوونە لەوەی تاک بتوانێت لە مستەوای خۆی لە ئەفکاری خۆی سوود وەربگرێ و بەرەو پێشی ببە بەڵکو بەرتەسکی کردوتەوە لە چوارچێوەیەکی داخراوە کە ئەمەش دوجار بەشێکی باگراوندی کللتوری ڕۆڵی هەیە لەمەیە کە سنووردارکردنی ئامێرە ئەلکترۆنیەکانە هەندێک جار تاک بەبێەوەی معریفەتی هەبێت بە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بەبێەوەی بیر بکاتەوە کە ئەم شتە بۆچی دروستکرا و سوودەکانی لەکوێیە و فەرمان یاخود وەزیفەی ئەم ئامێرە چیە لە کۆمەلگایە ئەمە وای کردووە کە تاک تووشی لادان بێت لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بۆ نمونە ئێستا لەوانەیە لەو بەپێی ئەوەی ئەو زانیاریانی من هەمە وڵاتی عێراق یەکێکە لەو وڵاتانی کە بە پلەی یەکەمێت لە سێرکردنی فیلمە پۆرنۆگرافیەکان کەواتە ئەمە لایەنێکی زۆر نێگەتیفی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە بە هەموو شێوازێک باشە زۆر یاریمان هەیە هەمان ئامێری ئەلکترۆنیە تەنها مۆبایل نییە تەنها لەپتۆپێک نییە ئەو PC و ئەو ئەکسبۆکس و نازام کۆمەڵێک ماتریال هەیە کە بەکارهێنرێت کە یاری پێکرێت هەمووی باگراوندێکی دیکەی لە پشتە زۆر کەس هەیە لەبەر یاریێکی ئەلکترۆنی خۆی کوشتووە بۆ نمونە پۆبجی یەکێک لەو یاری ئەلکترۆنیانی کە ئەوەش باگراوندەکەی سەرەکیەکەی ئەوەیە کە ئامێرە ئەلکترۆنیەکانە ڕەفیقی خۆی کوشتووە لەسەر ئەوەی کە بۆتە دەنگەدەنگێکی بچووکیان ئالۆزی دروست کردووە باشە کەواتە ئامێرە ئەلکترۆنیەکان لە کۆمەلگای ئێمە و لە عێراق بەگشتی لەم لۆکەیشنە زیاتر لایەنێکی نێگەتیڤی وەرگرتو ئەمەش هۆکارەکەەوە یەگەڕێتەوە کە تاک معریفەتی کەمە بە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بێگومان گۆڕانکاری نوێتە پێش و کۆمەلگا لە سەرەتیکەوە لەگەڵ ئەو گۆڕانکارێنە خۆی بگونجێنیتن هەموو گۆڕانکاریە کە دێ سەرەتا قبول ناکرێ وەک پێویست لەبەرەوەی ڕاهاتن لەگەڵی نییە هێواش کێشە دروست دەکاتن ئەوە کاتێکی دەوێتن هەتاوەکو کۆمەلگا لەگەڵ ئەو گۆڕانکاریەی ڕادێتن هاتنی مۆبایل بە لێشاو و لە کاتێکی کەم بەبێ پێدانی هۆشیاری پێشوەختە بەبێ بوونی شارەزایی لە دوای 2023 لە بۆ هەرێمی کوردستانەکە بۆ کۆمەڵگەی کوردی وەری بگرین چەندین کێشەی بە دوای خۆی داهێنا کێشەی دەرونی بوو کێشەی خێزانی بوو کێشەی کۆمەڵایەتی بوو کێشەی ئابووری بوو ئەوەی کەەوە ئەوڕە دەمانەوێت فۆکسی بخینە سەر یاخود تەرکیزی بکەینە سەر بریتە لە کێشە خێزانیەکان هەمیشە مۆبایل ئامێرێک بۆ لە بۆ پەیوەندیکردن بەڵام ئەو ئەپانەی کە لە ناویدانا مۆبایل وەکو خۆی کێشەی نییە بەڵام ئەو ئەپانەیەکەوە بەکاردێ لە ناویدا و بەستنەوەی مۆبایل بە ئەنتەرنێتەوە بە تۆڕی ئەنتەرنێتەوە کێشەی بە دوای خۆی داهێنا ئیدی بۆ خۆی ئەوەی یەکەم شت کات زۆر بگریتن و بۆ هۆی ئەوەی ناپاکی هاوسەرگیری زیاد بکاتن بۆ هۆی ئەوەی پەیوەندی نێوان دوو ڕەگەزەکە زۆر ئاسانتر بیتن وەسیلەی زۆر با بڵین سوکتر بیتن هەموو ئەوانەوەی کردکەوە هێواش شیرازی خێزان هەڵبوەشێتەوە ئەگەر سەردانی دەرگاکان بکەی لە ڕێژەی جیابوونەوەکان تەمشا بکەی دەزانی کە زۆربەی هەرە زۆری ئەو پەیوەندی ناشەرعیانەی دروست بووە لە نێوان خێزانەکان لە کاتێک بۆکەوە لە ڕێی پەیوەندی مۆبایلەوە بوو یاخود لە ڕێی ئەپەکانی ئەنتەرنێتەوە بووە و ئەوەی کە کێشەیە ڕۆژ بە ڕۆژ ئیبداع دەکرێت لە ئەپەکانی ئەنتەرنێت ڕۆژ بە ڕۆژ نوێکاری دەکرێت لە بەکارهێنانیان لە دانانی زۆریان و زیاد لە دانەک هەیە بۆ نمونە هەندێک ئەپەیە ئەو پەیامەی کە دەینێری ڕاستە و خۆڕۆژ دەبتەوە
هەندێک ئەپ هەیە ناکرێت کەس پەیامەکەت بینی جگە لە خۆت ئەنی هەموو ئەوانە وەی کردێکەوە خێزانەکان یاخود ئەوانەی کە ناپاکی هاوسەرگیری دەکەن سوودی لێ ببینن زیاتر ئەوەی زۆر کێشەیە خەڵکی ما شارەزایی نییە لەسەر یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل نازانی ئەگەر هاتوو بە شێوەیەکی گشتی شارەزای لە یاسانیە نازانی ئەگەر هاتوو بەڵێنی هاوسەرگیریت بە کچەکدا و نەتینە تۆمەتبار دەکەی زیندانی دەکەی نازانی ئەگەر تو نامەیەکی تهدیدت هەڕەشەت لە بۆ با بڵێن کەسێک نرد تووشی یاسایی دەبی نازانی ئەتوو ئەگەر هاتوو هەوڵتدا بە دەستخڕۆکردنی ئەلکترۆنی بەکاربیینی بەڵامبەر بە ڕگەزی بەرامبەر ئەو چکت بەرامبەر کوڕ بەکاری بینی و داوای پارەی لێ بکات لە بەرامبەر ئەوەی گرتەیەکی یددیو یا وێنەیەکی نەشیاوی لەلایە چ کوڕ بەرامبەر کەس بکات ڕاستی لە بابەتی دەستخڕۆکردنی ئەلکترۆنی هەردوو ڕگەزمان هەیە بەرامبەر یەک بەکاری دێهێنن نازانی کەوا لێپێچنەوەی یاسایی لەسرە ئەوەی کەوا کێشەیە لە کۆمەڵگەیمە دام و دەستگاکان هێشتا بەو شێوەیە تند نین و هێشتا بەو شارەوەیە کار ناکەن کە مافی داواکار پارێزراو بیتن خەڵکەشی زۆر پەنە نابەتە بەردادگاکان یاخود بەردام دەستگا پۆلیسیەکان لەبەرەوەی دەڵێن پارێزراو نابی ناوم پارێزراو نابی با بڵێن دەکرێت بزاندرێ خێزانەکەم بزانیتن وەزایدن ئەو ئامێرە پێشکەوتوانش نییە کە بتوانن هەموو ئەکاونتێکی فەیک با بڵێن ئاشکرا بکەن ئەمە ڕۆژانە لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ڕۆژانە کەیسی دەستخڕۆکردنی ئەلکترۆنیمان هەیە نازانین چڕێکیان پێ پیشاندەین کە دەڵێ یاسا دەڵێ یاخر یاسا دادگا و ئەو هەموو ڕۆتینێکە هەیە و ناو محکەمەی دەبیندرێ و لە بنکەی پۆلیس دەبی داوا دەزیرکەی و ئەو کەسانە هەموو دەبینن ئەوە کێشەکە لە بۆ خۆی و زمانیش نییە مافەکەت لە بۆ بگەڕێنەوە یان نا لەوەیە مافشتە بۆ نەگەڕێنەوە دەمەوێت سەرەتادا باسێکی کوردی ئامێرە ئەلکترۆنیەکان بکەمکەوە ئامێرە ئەلکترۆنیەکان بۆ ئەوە دروستکراوەکەوە پەیوەندیەکان و هەروەها کار و چالاکیەکان نزیکتر و بچووکتر بکرێتەوە وەکو گلۆبالزیشن پێی دەڵێن بەڵام لە ئێستادا دەبینین لە هەرێمی کوردستاندا ئامێرە ئەلکترۆنیەکان بۆتە سەرچاوەیەکی ڕئیسی جودابوونەوەی خێزانەکان لەبەر ئەوەی بە هەڵە بەکاردەهێنرێت یان بە خراپ بەکاردەهێنرێت لەلایەن هەردوو لاوە هەردوو ڕەگەزەوە کە ئەمەش بە تایبەتی ئەو خێزانانەی کەوا تازە پێک دێن یان ئەوە تا گەنجن هاوسەرگیری دەکەن زیاتر هەڵدەوەشێتەوە لە چاو تەمەنەکانی تر و هەروەها ئەگەر سەیری سوۆسیال میدیا بکەین طبعاً فەیسبوک و سناپ زۆر بەکاردەهێنرێت لە ڕووی فەیسبوکەوە دەبینی کۆمنتەکان کۆمنتی زیاتر نێگەتیڤە لە جیاتی ئەوەی کەوا پۆزتیڤێتن کە ئەمەش وا دەردەخاتن کە خەڵکەکە وعیەشی تەواوی نییە بۆ بەکارهێنانی سوۆسیال میدیا و بەکارهێنانی بە شێوەیەکی عام و لە ئێستاشدا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کەم بۆتەوە لاواز بووە لەبەر ئەوەی لە سوۆسیال میدیا دەتوانانی بە کۆمنتێک سەرخۆشی یاخود پیرۆزبایی لە هەر کەسێکی کە دەتەوێتن لە ئێستادا بابەتەکەی وروژانتان زۆر مهم بووەڵە سەبارەت بە موبایل بەکارهێنان بە خراپە پێشتر کە موبایل نەبوو و ئێستاش کە موبایل هەیە جیاوازێکی زۆری هەیە بەس کاتێک کە موبایل هات لە ناکاوەک بوو خەڵک نەیدەزانی دواتر ئەنتەرنێتی بەدوادا هات وای کرد تۆ بچێت جیهانێک کەوا هەم بە خەیاڵبی هەم بە بینین کاتێک دەبینی هەموو شتێکیش خراپ و باشی خۆی هەیە لە هەمان کاتدا کە موبایل هات زیاتر خراپەی بەکارهێنرا نەوەک باشەکەی خەڵک تەلەفۆنی پێدەکرد بەس دوو ئەوەندەیت کە خراپ بەکاریان دەینە بۆ پەیوەندی تر بوو چەندین حاڵەتی وامان دیت بەس دەبا فلتەرێک هەبا لە بۆ ئەو گەنجانێک کە موبایلیان لایە یاخود ئەنتەرنێت بەکاردێنن یان ئەو تۆڕانێک کە بەکاری دێنن بەڕاستی خراپ بەکارهێنانەکەی بۆ هۆی ئەوەی کە خەڵک زیاتر بیرروڕای لە خراپەکەی زیاتر هەڵقۆزیتەوە لە بۆی لە باشەکەی ئێستا کەش کە دەبینین باشە کەم بیتۆ لە بەکارهێنانی مۆبایل بۆ نمونە کاتێک دەبینی خزمێکمانیان کەسێک تووشی ناخۆشیێک دەبی یاخود کێشەیەکی کۆمەڵایەتی زۆربەی کات تەلاقیش دەبینێتەوە سەر بە خراپ بەکارهێنانی مۆبایل یعنی ئەوەی ئەمە دەبینین هەمووی خراپەکەیە کەوای کردو کۆمەلگەش خراپ بێتن و خراپەی خۆشمان لە کۆمەلگەکان کە دەربخین کە ئەمە خراپی لەبەر ئەوەی ئیشەڵڵا هەمومان باش بەکاری دێنین سڵاتانی بێت خۆشەویستان خۆشحاڵین کە لە تەوەریەوە جارە بە خزمەتان شاد بووینەوە کە باس لە بابەتێک دەکەین کە بابەتێکی هەستیار ئەویش خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردنە لەگەڵ ئوستاز بەڕێز ئوستاز فەریدون غازی عوسمان پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس بۆ کات بەخشین ئوستاز بەخێر بیت زۆر سپاس پێم خۆشە ئەو پرسیارە دەست پێ بکەین هیچ یاسایەکمان هەیە سەبارەت بە بابەتی
خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان؟ پەرلەمانی کوردستان بە پێی ژمارەی 6 یاسای ساڵی 2006 بەڵێ 2008 عفو یاسایەکی دەرکردووە بەڵێ کە خۆی دەبینتەوە لە 8 مادە بەڵێ 6 مادەیان پەیوەستە بەو یاسای بەکارهێنانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە نێوان هاوڵاتیان و کۆمپانیایەکان. کەواتە یاسایەکی بەرکارمان هەیە یاسایەکی بەرکارە بەڵێ بەڵێ بە ژمارە 6 2008 ئێستا لە یازە لە هەرێمی کوردستان ئەو یاسایە ئیشی کاری پێ دەکرێت، دەکرێت. بەڵێ. بەڵێ ئەو تاوانانە چیە کە لەو یاسای ئاماژەی پێکراوە؟ تاوانەکان هەر تاوانێک کە ببیتە هۆی لەکەدارکردنی کەسی بەرامبەر بەڵێ ئەوجا چ بە میسالەن وێنەی جولاو بیان وێنەی نەجولاو بی یاخود قسەی نەشیاو لە ڕێی نامەوە بی بەڵێ یاخود لە ڕێی بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بی بەتاوان بەتاوان ژمار دەکرێت. جنێودان هەر لەو قاڵبێ جنێودان و هەڕەشەکردن و هەمویان لەو قاڵبەیە دەچێتە مادەی دوو لە هەمان یاسا لە هەمان یاسا لە مادەی دوو باسی تاوانەکانی لە مادەی دوو باسی تاوانەکانی کردیە بەڵێ و کۆی کردەوە لە مادەی دوو. کەواتە کەسێک ئەگەر بێت و هەڕەشەی مۆبایلی لە کەسێکی کە بکە لە ڕێی ئامێرەکانی پەیوەندیەوە لە زمانی ئەو یاسایە لە زمانی ئەو یاسایە بە پێی مادەی دوو عقوبەی خۆی وەردەگریت. بەڵێ ئایا هیچ تەمەنێک دیاری کراوە بۆی کە ئەو کەسە ئامێرە پەیوەندیەکان بەکاربێنێتن لە یاسادا هیچ تەمەنێکی شیاو هەیە؟ بە پێی یاساتەوە کوێستە هیچ تەمەنێک دیاری نەکراوە بۆ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. هیچ تەمەنێک دیاری نەکراوە. کەواتە هەر کەسێک هەر کەسێک کە بەکاری دەویستی هەبی دەتوانانی بەویستی خۆیتی، بەڵام ئەگەر بە خراپە بەکاری هێنا ئەو کاتی تووشی ئیجراتی یاسایی دەبی. زۆر چاک. ئایا تا چەند پێویستە ژمارەکانمان لە بەناوی کەسەکان بێت بەناوی هاوڵاتی بێت لە ڕێی کۆمپانیەکانەوە بەپێی یاسا؟ خۆی بەپێی یاسا ئەوە زۆر زەڕورە ژمارەکان بەناوی ئەو کەسە بێ کە بەکاری دێنیت. بەڵێ و لە هەمان یاساش باسی کردووە لە مادەی 6 فەقرە 1 دەڵێ لە ماوەی 6 مانگ ئەگەر بەناویشی نەبوو دەتوانانی بەناوی خۆی بکات دەبێت بەناوی خۆی بکە و زۆروریشە بەناوی بیت لەبەرەوەی ئەگەر هەر شتێک بەو ژمارەیە ئەنجام بدرێت هەر شتێکی خراپ بۆ ژمارەیە ئەنجام بدرێ بۆی بگەڕێتەوە سەری بە پێی قانون بتواندری ئیجرات لەگەڵ ئەو کەسە بکرێت نەوەکو ئەو کەسە لە دوای بەکارهێنانی ئەو ژمارەیە خۆی ون بکات. کەواتە ئەگەر بێت و تۆمار بکرێت لە ڕێی کۆمپانیەکانەوە ئەوە مافی دەستەبەرکردنی مافەکەی خۆی زامن دەبیت. زۆر زۆر چاکە. ئایا هاوڵاتی چۆن ئەو متمانەی دروست بکات لە گەڵ ئەو دوکاندارەی کە وەستای مۆبایلەکەیە مۆبایلەکەی تێک چووە بۆی کە مۆبایلەکەی لای ئەو بەجێبێڵەتن و چۆن مافەکەی گرنتی بکاتن کە زانیاریەکانی ناوی پارێزراو بێت؟ خۆی بەپێی یاسەتا و کوێستا ئەو شتە دیاری نەکراوە کە بە چ شێوەیە ئەو مۆبایلەی پارێزراو بێ بەس وەکو ڕێئی خۆمیانی ضرورە یاخود پێویستە بڵێن ئەو وەستایە لە بۆ ئەوەی کە سیقەی زیاتر دروست بکاتن وەستڵک یاخود عقدێکی هەبی لە نێوان خۆی و ئەو کەسێک کە مۆبایلەکەی دێنتە لای یان ئەو کەسێک کە ئامێرەکەی پەیوەندیکردن لە بۆ ئەوەی کە کات و بەروارەکەی دیاری بکرێتن کە چ کاتێکی نایتی و لە چ تاریخەکی بووە لە چ بەروارەك بووە لە بۆی دوایی ئەگەر هەر کاتێک لەو تاریخی کە لە لایتی ئیشێکی پێکرد یاخود هەر وێنەیەک یا هەر نووسراوێکی ناوی بڵاو کرایەوە و لەسەر ئەو وەستایە حیساب بکەیت. کەواتە ئەگەر هاتوو گرێبەستێکە بێ ئەو کاتی مافەکەی خۆی زامن دەکا کە زانیاریەکەی ناو مۆبایلەکەی پارێزراوە بەڵام بە شێوەی نووسراو بە شێوەی نووسراو بێ بەڵێ لە بۆ ئەوەی کە زیاتر پارێزراو بێ مافەکەی بەڵام بەپێی یاسا هیچ بەپێی یاسا تاوەکو ئێستا هیچ شتێکی هیچ یاسا بکات. بەڵێ ئایا کەسێک وێنەی کەسێکی بەرامبەری خۆی بگرێت بەبێ ئیزن وەرگرتن لەو کەسە یاسا هیچ تاوانی لە بۆ ئەو کەسە داناوە؟ باسمان کردمان لە هەمان یاسا دەچێتە قالبی مادەی دوو لە یاسای بەکارهێنانی سزایەکانی چی ئەستاس؟ سزای ئەو کەسە سزایەکەی بە حەبسکردنە لە 6 مانگ کە تاوەکو 5 ساڵە بەڵێ لە دوایەوەی کە ئیسپات دەبی کە ئەو شخصە ئیشی بە و ڕسمە کردێ بە وێنەیە کردێ میسالەن جولاو بیان نەجولاو یاخود هەر تاوانێک بی مەڕێی ئامێرەکان بیتن لە مادەی دەچێتە خراپ بەکارهێنانی مادەی دوو. بەڵێ
باسمان لەوە کرد کە بتوانانی شەکوایەکەی بەرز بکاتەوە. ئایا چۆن کەسێک تاوانێکی بەرامبەر ئەنجام درابێت لە ڕێی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە چۆن ئەو داوایە بەرز بکاتەوە؟ لە ڕێگەی دادوەری دادگای لێکۆڵینەوە داوایەک سکاڵایەک بەرز دەکاتەوە. یەکەم هەنگاو ئەو هەڵدەستێت بە نووسینی لای حەیەک عریزەیەک بۆ دادوەری دادگای لێکۆڵینەوە. دادوەری دادگای لێکۆڵینەوە ئاراستەی ئەو شوێنەی دەکە کە میسالەن ئەو هەڕەشەی لێ ئەنجام درراوە. بەڵێ لە زۆنی بنکەی پۆلیسی ئەو شوێنە ئیجرعاتی یاسایی وەردەگیرێت. بەڵێ ئەوان پێویستیان بە پارێزەر یاخود هەر کەسەکە خۆی ئەوەی کە تاوانی بەرامبەر ئەنجام درراوە دەتوانێت هەر کەسێک بەپێی یاسا دیاری نەکراوە ئیلا دەبێت پارێزەر. ئێستا زۆربەی کێشەکانی ئێستا لەناو کۆمەڵگەی کە بەڕاستی کێشەشی زۆرە زیاتر لە ڕەگەزی مێ ئەو کێشەیە کە تاوانێکی بەرامبەر ئەنجام دەدرێت نازانێت یان ڕێکارەکان چیە یاخود ناتوانێت خۆی بچی ئەو ڕێکارانە ئەنجام بدات دەیەوێت لە ڕێی پارێزەرێکەوە بێتن. هەر کەسێک کە سنی ڕۆژدی تەواو کردبی کە 18 ساڵی تەواو کردبی مافی ئەوەی هەیە سکاڵات تۆمار بکات بەبێ پارێزەر. بەڵێ ئەی ئەگەر خوارد 18 ساڵ بوو لە خوار 18 ساڵ داواکاری مافی کەسی واتە بەخێوکەری ئەو منداڵە دەڵێتن سکاڵایەکە تۆمار بکات لە شوێنی ئەو لە شوێنی منداڵەکە کەواتە بەخۆی ناتوانێت ئەو کاتی کە لە 18 کەمتر ناتوانێت. بەڵێ دواتر هەڵدەسێت بە وەرگرتنەوەی مافەکەی خۆی لە کەسەکە بەدوای ئەوەی کە بەڵگەکانی خۆی بەپێی یاسا ئەگەر ئەو سکاڵایی کە تۆمار دەکاتن چووە قالبی ئەوەی کە میسالەن سکاڵایەکەی وەرگیرا و قەراری لەسەر دەرچوو کەسی کە متتەهەمە تۆمەتبارە بەپێی یاسا ئەگەر تۆمەتی خراپاڵی ئەو کاتی دەبۆی هەیە مافی خۆی وەرگێتەوە. ئەو بەڵگانەی پێویستە هەموو بەڵگەکانیشی پێبێت کەسێک کە دەتی داواکە بەرز دەکاتەوە یاخودتەنها شاهدێکی بەسە بەتەئکید دەبێت بەو بەڵگانەی کە هەڕەشەی پێکراوە یاخود هەرچیەک کە خراپی بەکارهێنراوە بەڵگەکان چین لەبۆی کە دابدرێ وەکو بەڵگە دابن نامەیە بەڵێ و نامەی سەوتیە یاخود ئەو وێنانەی کە بڵاو کرێتەوە جاوێنەی جولاوبی یاخود سابت بی و هەرچیەکی ترکە باسمان کردوتمان دەچێتە ئەو قالبی ئەو یاسایە. شاهدیش هەر بە شاهدیش بەڵگەی تەواوە. بەڵێ چۆن خۆمان بپارێزین لەو ڕێکارانەی کە بێت و کەسێک هەڕەشەیەک یاخود هەر تاوانێکی کە بەرامبەری ئەنجام بدرێت چۆن خۆی لەو خراپ بەکارهێنانە بپارێزێت؟ ئەو کەسێک کە ئەو ئامێرە بەکاردێنی ئەو دەبێت خۆی بپارێزیت لە بەکارهێنانی بەخراپە ئەو ئامێرە شخصێک بەکاری دێنیت. بەڵێ و ئەو کەسە دەتوانین بەخراپە بەکاری بینی و بە باشەش بەکاری بینیت. کەواتە هیچ لە یاسادا هیچ ئاماژێکی پێ هیچ ئاماژەی پێ نەکردو چکە تو ئەو شخصە لە دەستە خۆیتی کە بە خراپ بەکاری دێنی یان بە باش بەکاری دێنی. ساژان سزای کەسی تاوانبار چییە کە یەکێک هەڵسێت بە ئەنجامدانێکێک لەو تاوانانەی کە لە مادەی دوودا ئاماژەی پێدراوە؟ زامەکو باسمان کرد بە پێی یاسا ئەو تاوانانە دیاری کرایە کە لە مادەی دوو ئاماژای پێکردیە. بەڵێ بەس سزایەکەیان دەچیتە بابی دادگای جونح کەتن. بەڵێ تاوەکو 5 ساڵە لە 6 مانگ تاوەکو 5 ساڵە بە حەبسکردن. 6 مانگ تاوەکو 5 ساڵ. ئەو مدەیە حاکم دیاری دەکاتن؟ دادوەری دادگای تایبەتمەند دیاری دەکات بەپێی حاڵەتەکە ئەو حاڵەتەی کە هەیە لە بەردەستی بەپێ ئەو کەیسەی کە لە بەردەستی هەیە و شەرتیش نییە میسالان هەر حەبس بی لەوانەیە غەرامەش بی چکە دیاری کردێت دەڵێ حەبس یاخود غەرامە. بەڵام ئەگەر حەبس بوو لە 6 مانگ کە تاوەکو 5 ساڵە. بەڵێ جونحەیە ئەو دیاریکردنی ئەو ماوەیەش بەپێی کەیسەکە دەگۆڕێ بەپێی خەتەریاتی کەیسەکە جۆری کەیسەکە و جۆری تاوانەکە. بەڵێ پێشینی تاوانی پێشنی تاوانی تەسیر دەکاتە سەر ئەنجامدانی ئەو تاوانە؟ بەتەئکید پێشینەوەی تاوان زۆر تەسیری هەیە لەسەر ئەنجامدانی تاوانەکە. ئەگەر پێشینەی هەبوو کەواتە تاوانەکە قورستر دەبێت لەسەری دەبتە زەڕی مشەدەد دەبێتن لەسەری تاوانەکەی زیاتر دەبێتن. عقوبەکەی زیاتر دەبێتن. ئەو تاوانانێت چێک کە لە مادەی دوو باس کراوە لەم یاسایە تاوانەکان جۆرەکانیان چوچنە؟ حەز دەکەم بەپێی ئەو بەڵێ ئەوەی کە لە مەتنەکەی دیاری کراوە و داڕژراوە ئەوە هەر یاسایەکەیە بەڵێ کە باسی کردیە. بەڵێ لە مادەی دوو سزا ئەدرێت بە حەبسکردن ماوەیە کەمتر نەبێت لە 6 مانگ و زیاتر نەبێت لە 5 ساڵ.
بە بژاردن کەمتر نەبێت لە 1 ملیۆن دینار و زیاتر نەبێت لە 5 ملیۆن دینار یان بە یەکێک لەم تو سزایە هەر کەسێک بە خراپی تەلەفۆنی خانەیی مۆبایل یان هەر ئامێرێکی پەیوەندی بەتەل یا بێتەل یان ئەتەرنێت یان پۆستی ئەلکترۆنی بەکاربهێنێت ئەوەش لە ڕێگەی هەڕەشە یان تۆمات هەڵبەستن یان جنێودان یان بڵاوکردنەوەی هەواڵی جۆرە و جۆر کە ترسی لێ بکەوێتەوە دزەی پێکردنی گفتوگۆکان یان وێنەی جێگیر یا خولاو یا کورتەنامە کە دژی ڕەفتار و ڕەوشی گشتی بێت یان وێنەگرتنی بێمۆڵەت یان بێڕەزامەندی یان دانەپاڵی بارێکی وا کە ئابڕوو بڕوشێنێت لەسەر ئەنجامدانی تاوان یان کردەوەکانی بەدڕەوشتی و داوێن پیسی یان باوکردنەوەی زانیاری پەیوەندیدار بە نهێنی ژیانی تایبەتی خێزانی تاکەکان ئەوەی کە بەدەستی هێناوە بە هەر ڕێگایەک بێت هەرچەندە ڕاستیش بێت ئەگەر هاتو بڵاوکردنەوەی دزە پێکردن و دابشکردنی ببێتە هۆی خراپ پێگەیاندنیان یان زیانیان پێ بگەێنێت کەواتە ئەوانەی کە باسمان کرد هەموو دەچێتە بابی تاوان ئەوەش بەپێی یاسا عقوبەی خۆی بۆ دادرایە بۆی کە ئاماژەمان بە زۆری سزایەکەی کرد لە پێشتر سەجان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کات بەخشینت بەڕێزان بەو شێوەیە هاتینە کۆتایی و بڕگەیەمان کە باس لە چۆنیەتی بەرزکردنەوە و باس لە کێش ئەو تاوانانەمان کرد کە لە یاسادا ئاماژەی پێکراوە زۆر سپاس